لە ماوەی 2 دەیەی ڕابردوودا عێراق یەکێک لە گرنگترین بازاڕەکانی ساختکردنەوەی کاڵا و وزەی ئێرانی بووە، بەڵام داتای نوێ نیشانی دەدات ڕێژەی هاوردەکردنی کاڵا و پێداویستەکانی عێراق لە ئێرانەوە نزیکەی لە 155 دابەزیوە. بەپێی داتای گومرکی ئێران لە سێمانگی یەکەمی ئەم ساڵدا بەهای هاوردەی عێراق لە ئێرانەوە بۆ 2.3 ملیار دۆلار دابەزیوە. ئەمە لە کاتێکدایە ئەو ژمارەیە لە هەمان ماوەی ساڵی 2025دا 5.1 ملیار دۆلار بووە. ئەبوبەکر محەممەد ئاماژە بەوە دەدات کە نرخی کاڵای ئێرانی بەهۆی جەنگ و دۆخی ناوچەکەوە هێندە گران بووە، بازرگانەکان کەمتر لە جاران دەستی بۆ دەبەن. لەو ڕۆژەی کە شەڕ ڕوویداوە لە بینی ئەمریکا و ئێران زۆر گران بووە، نەک لە شاری کەرکووک، لە سلێمانی، لە هەولێر، هەموو شارەکان و خاستن لە جلۆ. ئێمە دەرەقەتی ئەو شتە ناین، چکۆ ئێمە نامانوێ ملەتەکە شت بەگران لێمان ناکڕن و ئەڕۆن. هەر مەخسەریەک و $10 تقریبا $7 کۆتسەریە. هیچ وەکو ئەم خەڵاتانە ئەمانەیە ئەو مەخسەرانەیە هەمووی سێقاتە تۆتۆبانی خەڵک پێمەێ کاکە جانمە پێش ماجێکریمان بە دیناری بوو، ئیسە بۆ بۆتە $7 دینار. جیهان و وڵاتانی ناوچەکە چاوەڕوانی سزانوێیەکانی ئەمریکان بۆ سەر ئێران. ئابووری ناسان پێیان وایە بە زوویی کاریگەریەکانی لەسەر عێراق دەردەکەوێت، چونکە تا ئێستا عێراق نەیتوانیوە جێگرەوەی کاڵای ئێرانی لە بازاڕەکانیدا دابین بکات. بێگومان عێراق یەکێکە لە وڵاتانەی کە بەهێزترین وڵاتە لە ڕووی ئەوەی کە بتوانێت خۆی دەرباز بکات لە ڕووی ئەو گەماروی کە بەسەر ئێراندا کێشراوە، چونکە هەمووان دەزانین عێراق وڵاتێکە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە ڕێکەوتنێکی هەیە. هەموو ئەو داهاتەی کە لە ڕێگای نەوتەوە دەستی دەکەوێت دەچێتە وەزاری گەنجینی ئەمریکا و لەوێوە تەحویلی عێراق دەکرێت. بێگومان ئەمەش خاڵێکی بێهێزی عێراقە لە ڕووی داراییەوە. عێراق لە قۆناغێکی سەختی ئابووریدایە. سەرۆک وەزیران داوا دەکات سەرچاوەکانی داهات فرە چەشن بکرێت، لەگەڵ ئەوەشدا هەوڵەکان وەگەڕ بخرێ بۆ پشتبەستن بە بەرهەمی ناوخۆ و کەمکردنەوەی هاوردەکردنی کاڵای بیانی. هونەر ئەحمەد بۆ دەنگی ئەمریکا، کەرکووک.